کێلی ناوی شەهیدەکانی کیمابارانی هەڵەبجێ و سێ منداڵی تەمەن 9 ساڵ بۆ 12 ساڵ شکاندوویانن. ئەو سێ منداڵە کە ماڵیان لە نزیک مەزاری شەهیدانە شەوی یەکشەمە لەسەر دووشەمە هاتوونەتە نێو ئەم کێلانە و دەستیان کردووە بە شکاندنی 75 دانەیان. ئاراز کە 24 کەس لە خێزانەکەی شەهید بوون و بەشێک لە کێلە شکاوەکان ناوی کەسەکانی ئەمی لەسەر بوو هەنێ دەردە دڵی لا کردین. وەکو خۆمان ناپازرێرزین وەکو ئەوی تا بە سەدان جار سوکایەتی بە خۆمان کراوە ئەلەقل تا ئەو تەمەنەی هەمانە ناوی شەهیدەکانمان با بمێنێتەوە خەڵکێک میوانێک هەیە کە بزانێ ئەو هەموو کەسە قوربانی هەیە ئەو هەموو قوربانیە لەم شارایە. من دڵنیاتانەکەم ئەگەر ئەو قوربانیانە نەبوایە ئەوەی کە بۆ هەڵەبجەیە کرایسە لە سەدایەکی کراوە ڕێکخراوێک حکوومەتێک دەوڵەتێک کۆمپانیایە هەچ کەسێک کە لا لەم شارە ئەکاتەوە لە سەدانەوەدی لەبەر خاتری ئەو قوربانیانەیە. لەسەر ئەم ڕووداوە بەڕێوەبەرایەتی مۆنۆمێنت کە سەرپەرشتی ئەم مەزارەش دەکات لەگەڵ بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدان سکاڵای یاساییان لای پۆلیس تۆمار کردووە و لە کامێرە چاودێریەکانەوە منداڵەکان بینراون کە چۆن کێلەکان دەشکێنن. کێلەکان خۆیان کوالیتیان وردە وردە بەرەو زایفیە چێوە چەند جارێکە ئێمە تعمیریەکەین و نۆژەنیەکەینەوە و ئەو شوێنی مەزارە بووە بە شوێنی ڕاڕووی هاتوچووی کۆمەڵێک گەڕک لەو محەلا و ئێمە بۆمان ناکرێت دەرگاکەی داخین چونکە ڕۆژانە خەڵک سەردانێکە هاتوچۆەکە خەڵگە چێ سەردانی ئەو گۆڕە بە کۆمەڵانە ئەکە ئەمە خۆی بۆ خۆی گرفتە کە ئێمە ناتوانین دەرگاکە داخین. گرفتی دووەمانەوەی بۆ بە سنتەری شار و گرفتی سێمانەوەیە وەکو پێویست کەسێک نییە کە چاودێری ئەو شوێنە بکات بتوانێت پارێزگاری لێ بکە. ئەمە مناڵ و گەنج ڕۆژانە لەو شوێنە کە نیمچە حەدیقەیەکە باخچەیەکە کە لە ناوەڕاستی شارە هەم ڕێڕەوی خەڵک و هەم مناڵ و گەنج کە لێوە کۆبنەوە. مەزاری شەهیدان جگە لەم کێلانە چەندین گۆڕی بە کۆمەڵی ڕووفاتەکانی کیمیابارانی تێدایە و بەهۆی نەبوونی کارمەند بۆ پاراستن و پاکڕاگرتنیشی بەردەوام پاژماوەی خۆڵ و خاشاک و ئاژەڵی تێدا بەدی دەکرێت. ماوەی چەند ساڵێکیشە ناوە ناوە سەرۆکایەتی شارەوانی و چالاگوان و ڕێکخراوەکان هەڵمەتی پاکردنەوەی مەزاری شەهیدان دەست پێ دەکەن. ئەمە لە کاتێکدایە هەموو ساڵێک بەرپرسەکان دێنە ئێرە و بە حساب خۆیان بە خەمبار دەزان و تاجە گوڵینا لەسەر مەزاری شەهیدان دادەنێن. وری حەمەکەریم NRT هەڵەبجە.